یەکێک لەو شتانەی کە لە ئیسلامدا حرام کراوە شتی پیس یەکێک لەوانە جگەرەیە. نێرگەلە تەمان ئەوە حرامی نێرگەلە چەند قاتە دەیەها و سەتەها قات حرامترە لە جگەرە چونکە زیانەکەی سەد قاتە وەک دکتۆرەکان باسی دەکەن. کاتێک کەسانی کە جگەرە دەخۆن سیەکانیان زۆر لاواز دەبێ بۆ ئەم ڤایرۆسە زۆر خەتەرە چونکە مقاومەی زۆر نییە چونکە سیەکانی مەزبوط نییە وەنی جگەرە خواردە وەنی قوم لە جگەرە داوە سیەکانی داغان بووە بۆ یە کاتێک کە تووشی ئەم نەخۆشی ڤایرۆسە دەبێت تەحمولی ناکە چونکە سیەکانی پاک نییە بەڵام ئەوی کە جگەرە خۆر نییە سیەکەی پاکە خوای گەورە پاراستوویەتی بەڵام جگەرە خۆرەکان کە سەرکەشیان کردەوە حرامیان خواردەوە تەماشا دەکەی خەتەریاتیان زیاتر لەسەرە کەواتە ئیسلام ڕەحمەتە جێبەجێیکە لە خۆشی شادی ئاشیت خوای گەورە دەتپارێزێ خوای گەورە زەرەری بۆ تۆ ناوێ کاتێک کە دەفەرمێشتی حرام پیسە مەیخۆ بەکاری مەهێنە قازانجی تۆی تێدایە بەڕێزم ئەوەی جگەرە ناخوا زیاتر خوای گەورە دەیپارێزێ لە زۆربەی نەخۆشیەکان بەڵام ئەوەی کە جگەرە دەخوا مقاومەی کەمترە ئەوە عقوبەی خوایە بۆ تۆ ئەوە سزای خوایە بۆ تۆ چونکە تۆ سەرکەشی دەکەی جگەرە دەخۆی دەبی خۆدەی نەکەم نەخۆشیە نەکەم ڤایرۆسە بۆ چەندەها نەخۆشی تر جگەرە زۆر ترسناکە بۆیە مەسمان لێرەدا چییە ئیسلام شتێکی لەسەر تۆ حرام کردووە دڵنیابە قازانجی تۆی دایە کە ئەنجامی نەدەی هەر شتێکیشی بۆ تۆ حەڵاڵ کردبێ قازانجی تۆی تێدایە کەواتە ئیسلام تەطبیق کە بە ئیزنی خوا لە دنیا و قیامەت سەربەرز دەبیت.